نوێژی زەوال چییە؟ نوێژێکی سونەتە. زەوال واتە لادانی خۆر لە ناوەڕاستی ئاسمان. ئەو کاتە سەرەتایی نوێژی نیوەڕۆی. بۆ لێرە و لەوێ زۆر کات بە زەوال ناوەهێنرێ لەبەرەوەی لە ناو فەرموودەکانە وتراوە ئەو نوێژە کەوێتە دوای زەوال. لە چەند شوێنێ بە زەوال ناو هاتووە، بۆیە زۆربەی خەڵکی هەندێکش لە فوقەها و زانایان بە نوێژی زەوال ناوی هێنن. ئەگینا هەر خۆی 4 ڕکعات سونەتی پێش نوێژی نیوەڕۆی. چەند ڕکعاتە؟ 4 ڕکعاتە. کەی ئەکرێت؟ دوای بانگی نیوەڕۆ، پێشەوەی نوێژی فەرزی نیوەڕۆت بکەیت. ئەم نوێژاکی چۆن ئەکرێت؟ 2 ڕکعات 2 ڕکعات ئەکرێت. 2 ڕکعات تەواوەکەی و سەلامە دەیتۆ، پاشان ئەو 2 ڕکعاتەکەی ترەکەی. ئەوەی کە ژنی هەر 4 ڕکعاتەکە بە یەکەوەکەی دوای تحیاتێ خوێنیت و سەلامە دەیتۆ. ئەمە ئازیزانم فەرموودەی لەسرە، بەڵام زۆربەی زانایان ئەو بڕگەی کە ئاماژە بەوا کە هەر 4 ڕکعاتەکە بە یەکەوەیکەن کاڵێ لەیسە فیهینە تەسلیم سەلامی تیانە، زۆربەی زانایان بەلاوازیان داناوە تا زەعیفە و ئیشی پێ ناکرێت. چونکە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لە فەرمودەی صحیحا وارد بووە فەرموویەتی صلاة الليل والنهار مثنى مثنى، نوێژی سونەتی ڕۆژ و شەو 2 ڕکعات 2 ڕکعات ئەکرێت. کەواتە دوایەوەی بانگی نیوەڕۆیدا هەوڵدا ئەم کاتە بخوازۆ زۆر تاخیری مەکە، ڕاستەوخۆ هەڵدە 2 ڕکعات سونەتکە، پاشان 2 ڕکعاتی تر سونەتکە، بێ ئەوەی ناوبێنی ئەمە نوێژی زەوالە و ئەمە نوێژی ئەوەیە و نوێژی ئەوەیە. نا، ئەم 4 ڕکعاتە بکە. ئێستا باسی پاداشەکەیت بۆەکەم چی لەسەرە؟ یەکەمیان پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام فەرمی إن أبواب السماء تفتح عند زوال الشمس. بەڕاستی دەرگاکانی ئاسمان لە کاتێک کە خۆرە ناوەڕاستی ئاسمان لا ئەدا بەرەو ڕۆژ ئاوابوون لەو کاتەیە ئەکرێنەوە. فهەوڵدە لە دوای بانگی نیوەڕۆ پارێزگاری لەم سونەتە بکە. ئەفەرمێ فأحب أن يصعد لي في تلك الساعة خير. پێم خۆشە لەو کاتی کە دەرگاکانی ئاسمان کراوەتەوە خێر بەرزکەمەوە بە لای خوای پەروەردگار. توش ئەتوانی لەو کاتەیە نزا بەرز کەرەوە، ئەگە زۆر پێویست بە نزایە، خێر و سەدەقە بەرز کەرەوە، ذکر بەرز کەرەوە، قورئان بەرز کەرەوە. لەم کاتەیە زۆر گونجاوە و ڕەجای قبوڵبوونی ئەو کردەوە چاکانە زیاترە. دووەمیان پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام فەرمێ 4 ركعات بعد الزوال يعدلن بصلاة السحر. الله أكبر. ئەگەر ڕۆژە شەو نوێژ نەکردووە تاین بە نیوەڕۆکی قەرەوی کەیتۆ 4 ڕکعاتی سونەت لە دوای زەوال واتە پێش نوێژی نیوەڕۆ جێگەی شەو نوێژت بۆ گرن. و سێمیان لە فەرمودەی صحیحا فەرمێتی هەر کەسێ پێش نوێژی نیوەڕۆ 4 ڕکعات سونەت بکە و لە دوای نوێژی نیوەڕۆ بە هەمان شێواز 4 ڕکعات سونەت بکە، ئەوە خوای پەروەردگار جەستەی لە ئاگری جەهەنەم حرامەکە. واتە ئیسە زۆرۆ کورتی بێ ئەوەی ڕۆبچین لە هەنێ باسی خیلاف. ئایا ئەگەر کەسێک هەمیشە لە پێش نوێژی نیوەڕۆ 4 ڕکعات سونەتی کردبێتە ناوێنەی سونەتی ڕەواتیب، ناوێنەی سونەتی زەوال، هەر ناوێکی لێنێ، گرنگەوەی تۆ 4 ڕکعات سونەتت پێش نوێژی نیوەڕۆ کردووە، ئایا ئەم ئەجر و پاداشانی کە باسمان کرد هەمووی دەسەکەوێ؟ بەڵێ هەمووی دەسەکەوێ، چونکە هەموویان هەر یەک نوێژن، وەکو زانایان باسییان لێ کردووە، بەڵام چەند پاداشێکی جیاوازیان لەسرە. والله تعالى أعلم. دێخینەکە لەم سونەتەی کە باسمان کرد و بیگەێنن بە خەڵکی. سلام علیکم.